خۆ لەگەڵم دەبێت نوێترین زانیاریەکانمان پێدەڵێت کاگازات سڵاو لێبێت تۆم کاتت باش. نوێترین زانیاریەکان سەبارەت بە هێرشەکەی سەرهێزەکانی پێشمەرگە لە سنووری سۆران چیت لە فەرموو؟ بەڵێ کاکارزان سڵاوت لێبێت، سڵاو لە بینەرانی بەڕێزیش بێت. دیارە شەوی ڕابردوو دوای ئەوەی بە موشەکی بالستی لە فەرماندەی حوتوە هێزی فەرقەی 5 درا لە سپیلک بەداخەوە کە 6 پێشمەرگە شەهید بوون لە سپیلک و 30 پێشمەرگەی تریش بریندار بوون. ئێمە لە کاتژمێر 11 زانیاریەکانمان خستە ڕوو، دوای ئەوەش وەزارەتی پێشمەرگە بەیاننامەیەکی بڵاو کردوتەوە کە تیایدا ئاماژەی بەوە داوە شەوی ڕابردوو 6 موشەکی بالستی لە هێزەکانی پێشمەرگە دراوە لە سپیلک کە بەهۆیەوە بەداخەوە 6 پێشمەرگە شەهید بوون و 30 دیکەشیان بە سەختی بریندار بوون. لە ئێستادا ئەو پێشمەرگانەی کە شەهید بوون کارزان لە ئیدارەی سۆران نێژراون، لە ئێستادا لە مزگەوتەکان پرسیان بۆ دانراوە و پرسیان بۆ جێڕێ هاوڵاتیان سەردانیانەکەن و هاوخەمی خۆیان بۆ دەرەبڕن. دیارە وەزارەتی پێشمەرگە لە بەیاننامەکەیاندا کە بڵاویان کردوتەوە داوا لە حکوومەتی فیدرال، حکوومەتی عراقی فیدرال و کۆمەڵگەی نێودەوڵەتیەکەن کەوە بەردەم بانگەوازەکەی ئەوانەوە بن و هەرێمی کوردستان نەکرێتە ئەم ململانێ کە لە نێوان بوون و 6 پێشمەرگەی تیایدا شەهید بووە، 30 دیکەش بریندار بوون. بەڕاستی ئەمڕۆ ئیدارەی هاوڵاتیانی ناوچەکە دڵبەخە من بەهۆی لەدەستدانی ئەم پێشمەرگەی تر. وەک ئاماژەمان پێدا کارزان لە ئێستادا پرسیان بۆ دانراوە لە مزگەوتەکان و پرسیان سۆرانی کۆمەڵی دادگەری کوردستان بەیاننامەیەکی بەڵێ ئازاد وێنە و دەنگی تۆ نەماوە، ئەگەر بتانی کەمێ شوێنەکەت بگۆڕی بۆ ئەوەی پێشمەرگەی تر لە هێرشی موشەکشی بەڵێ ئەدەی دەڤەریەک و هێزی فەرقەی 5 پیادەی ئازاد ئەگەر گوێت لە منە کەمێک شوێنەکەت بگۆڕە، حەز دەکەم وێنە و دەنگی تۆ زۆر باش بە ئێمە ناگات. سوپاس دەکەین، دەمەوێت لەسەر بارودۆخی کۆمەڵاتی شەهیدەکان زانیاریمان پێ بدەی. ئەمان خاوەن خێزان بوون و منداڵیان هەبووە، کە سوکاری پێشمەرگە شەهیدەکان لەم بارەیەوە چی دەڵێن؟ ئەو شەڕێکە لە ناوچەکەدا هەیە. بەڵێ کاکارزان هاوکارە